بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵای خوای گەورەتان لێبێت بینێرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. بە دیاریکراوی 21 ئەم مانگا بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان بە هاوکاری فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری دەواازەی حەجی ڕاگەیاند بۆ ئەو هاوڵاتیانێکەوە خوازیاری حەجن کە لە ڕێگەیەوە دەتوانرێت هاوڵاتیان ناوی خۆیان بۆ پرۆسەی حەجی ئەم ساڵ تۆمار بکەن. من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ بەڕێز هەکار محسین جێگری بەڕێوەبەری شیکاری و ژیری دیجیتالی لە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری بکەم. کاکەکار زۆر سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس دەکەم. ئەم بەرنامەیە تایبەت دەبێت بەوەی کە هاوڵاتی چۆن بتوانێت بە شێوەیەکی دروست ناوی خۆی لەم دەواازەی حەج بۆ بەجێهێنانی فەریزەی حەج تۆمار بکات و هەنگاوەکانی و ڕێنماییەکانی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری چییە و چۆنە. من دەمەوێت گفتوگۆیەکی ورد لەگەڵ کاکەکار بکەم. کاکەکار دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، هاوڵاتی چێ دەتوانێت لە ڕێگەی ئەم سایتەوە ناوی خۆی تۆمار بکات و چۆن دەتوانرێت ناوی خۆی تۆمار بکات؟ یەکەم هەنگاوی چییە؟ زۆر بەخێربن. تەمان هەموو هاوڵاتیەک کە دانیشتوی هەرێمی کوردستان بێ، خاوەنی پاسپۆرتی عراقی بێ و پێناسی دیجیتالی هەبێ، دەتوانێت داواکاری پێشەش بکات لە سیستەمی تۆمارکردن بۆ فەریزەی حەج. ئەم سیستەمێکە کە لە ساڵی 2025 لەلایەن فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری پەرەی پێدراوە و دروست کراوە. ئەوە بوو ساڵی پار لە 2025 کە ناونووسین کرایەوە بۆ فەریزەی حەج. زیاتر لە 89,000 هاوڵاتی ناوی خۆیان لە ڕێگای ئەم سیستەمەوە تۆمار کرد و تیر و پشکیش هەر لە ڕێگای ئەم سیستەمەوە کرا و ناوی ئەوانەی کە دەرچوون بۆ فەریزەی حەج و ئەوانەشی کە وەک یەدەک دەرچوون هەر لە ڕێگای سیستەمەوە ئاشکرا کرا و بە ڕێگای کورتەنامەش بۆ هەموو هاوڵاتیان ڕۆیشت و ئاگادار بوون لەوەی کە ناویان دەرچووە وەک یەدەک یاخود وەک دەرچوو. ئەم ساڵیش خۆشبەختانە هەر لە ڕێگای هەمان سیستەمەوە ناونووسین کراوەتەوە بۆ هاوڵاتیان توان لە ڕێگای سیستەمەوە ناوی خۆیان تۆمار بکەن ئەگەر دوو مەرجیان تێدا بێ بۆ سیستەم. یەکێک دەبێ خاوەنی پاسپۆرتی عراقی بن، دووش دەبێ پێناسی دیجیتاڵیان هەبێ، چونکە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێ پێناسی دیجیتاڵی کراوە بە بنچینە و بنەما بۆ هەموو خزمەتگوزاریە دیجیتاڵیەکان. وەڵام دەمەویست ئەو پێناسی دیجیتاڵیە بیکەمە پرسیارێکی تایبەت. هاوڵاتیەکی زۆر ئەو پرسیارەی هەیە، ئەو پێناسی دیجیتاڵیە چۆنە و چۆن ئەو پێناسە ئەگەر کەسێک نەیبێت دەری بێنێ و چۆن بتوانرێت هەنگاوەکانی بۆ ئەوەی کە بەدەستی بێنێت چی دەبێت بۆ هاوڵاتی؟ پێناسی دیجیتاڵی پێناسێکە کە بریتە لە 13 ڕقم، 13 ژمارەیە. ئەم 13 ژمارەیە دەدرێت بە هەر کەسێک کە دانیشتووی هەرێمی کوردستان بێ لە ڕێگایەوە دەتوانێت دەستی بگات بە هەموو خزمەتگوزاریە دیجیتاڵیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. یعنی پێناسێکە تۆ لە نێو دنیای دیجیتاڵی بۆ پێناسە دەناسرەوە. وەک چۆن هەر کەسێکمان لە ئێمە کە عێراقین ناسنامەی باری شارستانیمان پێشتر هەبوو کە ئێستا کارتی نیشتیمانی هەیە، کارتی نیشتیمانیەکت هەیە و ژمارەیەکی تایبەت بەخۆی هەیە. وە لە پێناسە دیجیتاڵیەکەش هەمان بابەتە بۆ دنیای دیجیتاڵی. پێناسی دیجیتاڵی ئەو پێناسەیە کە هاوڵاتیان دەتوانن خۆیان بناسێنن بە سیستەمە دیجیتاڵیەکان کە من فلان کەسم و هەموو دۆکیمنت و بەڵگەنامەکانیشم لەگەڵ ئەم پێناسە کە هاوپێز دەکرێت و دەتوانێت بەکاربێنێتەوە لە هەموو خزمەتگوزاریە دیجیتاڵی. کاکەکار سەبارەت بە UPN پێناسی دیجیتاڵی هاوڵاتیەکی زۆر ئەم پرسیارە دەکا چۆن دەری بێنم یاخود پێناسی دیجیتاڵی بە چ ڕێگەیەک بەدەستم بکەوێت. ئەمە لای ئێوەیە وردەکارێکی چۆن لەبەرەوەی هاوڵاتیەکی زۆر ئەو پرسیارە ئاراستی ئێمە دەکا. پێناسی دیجیتاڵی ئەمە لە کوردستان زیاتر لە 20 بنکەمان هەیە بۆ تۆمارکردن بۆ پێناسی دیجیتاڵی. ینی هەر هاوڵاتیەک کە پێناسی دیجیتاڵی نەبێت دەتوانێت سەردانی یەکێک لەو بنکانە بکە کە لە گشت قەزا و ناحیەکان و سنتەری پارێزگاکان بەردەستە بۆ ئەوی هەموو هاوڵاتیان بە ئاسانترین شێوە دەستیان پێ بگەن. بەڵام خۆشبەختانە لە ئێستادا زیاتر لە 2,300,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان پێناسی دیجیتاڵی تایبەت بە خۆیان هەیە. لەوانەش هەموو فەرمانبەران و موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان پێناسی دیجیتاڵیان هەیە. هەموو فەرمانبەران ئەوانەی کە لە کاردان و موچەخۆران و خانەنشینان کە سوکاری شەهیدان
ئەوانەی کە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی موچەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتیان هەیە ئەوانە هەمووی پێناسی دیجیتاڵ تایبەت بە خۆیان هەیە وە سەروی ئەوانەش ینی پێناسی دیجیتاڵی تەنها لە پێشودا تۆزێک ئەوە بە هەڵە ڕۆیشت بوو خەڵک وای دەزانێت کە پێناسی دیجیتاڵی تەنها موچەخۆرانی حکوومەت پێناسی دیجیتاڵیان هەیە بەڵام پێناسی دیجیتاڵی بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە لە ڕێگایەوە دەستیان دەگا بە خزمەتگوزاریە دیجیتاڵیەکان ئێستا لە خۆشبەختانە لەگەڵ ئینجازەی سایقی نوێ کە مۆڵەتی شوفێری هەر هاوڵاتیە کە لە سیستەمی نوێی مۆڵەتی شوفێری مۆڵەتی دەرهێنابێ پێناسی دیجیتاڵی هەیە بە هەمان شێوە لەسەر مۆڵەتە شوفێریەکە لە بەشی پێشەوە ژمارەیەکی تێدایە کە بریتە لە 13 ژمارە ئەو پێناسی دیجیتاڵیەکەیتی دەتوانێت هەر ئەو پێناسی دیجیتاڵی بەکاربێنێتەوە بۆ دەستگەیشتن بە خزمەتگوزاریە دیجیتاڵەکانی حکوومەت و چەندین فی تریشمان هەیە کە پێناسی دیجیتاڵیان هەیە و ئەگەر کەسێکیش بە دەر لەوانە پێناسی دیجیتاڵی نەبێ و گوتمان دەتوانێت سەردان یەکێک لە بنکەکان بکاتن لەوێ پێناسی دیجیتاڵی بەکەمتر لە 5 خۆلک دەتوانێت خۆی تۆمار بکات و پێناسی دیجیتاڵی خۆی بەدەست بێنێ. زۆر باشە لە دوای پێناسی دیجیتاڵی بە وردی باست کرد زۆر سپاس دەکەم چی ڕێگایەکی دیکە هەیە بۆ ئەوەی کە هاوڵاتی بتوانێت ناوی خۆی تۆمار بکات بۆ پرۆسی حەجز؟ وە گوتمان پێناسی دیجیتاڵی و پاسپۆرت خۆی ئەساسن بۆ ئەوەی کەسێک بتوانێت فۆرمێک پڕ بکاتەوە و داواکاریەک پێشکەش بکات لە سیستەمی تۆمارکردن بۆ پرۆسی حەجز چەندین بەڵگەنامەی تریش هەنە کە داواکراون بۆ هاوڵاتیان کە پێشکەشی بکەن بۆ نمونە لە ناو داواکاریەکە کە یەک لەو چەند ئەو بەڵگەنامانەی کە پێویستن پاسپۆرتی عێراقیە کارتی نیشتیمانیە کارتی زانیاریە لەگەڵ وێنەیەکی ڕوخسار و پێناسی دیجیتاڵیەکە کە باسمان کرد پێویستە لەگەڵ چەندین بۆن دیتێڵ و داتایکەیە کە لە ناو فۆرمەکە کە هاوڵاتی پڕی دەکاتەوە زۆر بە ئاسانی دەتوانێت تیان بگا کەچیە بۆ نمونە جۆری داواکاریەکەی کە وەک هاوڵاتیەک دەوێت پێشکەش داواکاری پێشکەش بکە وەک کەسوکاری شەیدان پێشکەشی بکە یاخود وەک پزیشک پێشکەشی بکە یا وەک مامۆستای ئاینی یاخود کۆمپانیاش هەموو ئەو جۆرانە لە ناو هەمان سیستەم جیان کراوەتەوە لە هەر یەک لەو جۆرانە کە هەڵی دەبژێری بۆ نمونەگەر کەسێک هاوڵاتی هەڵبژێرێ لە ناو هاوڵاتی چەندین پۆلیان هەیە بۆ نمونە ئەو کەسە دەیەوێت بە تەنها سەفەری حەج بکە پیاوێکە بە تەنها یاخود ئافرەتێکە بە تەنها یاخود ئافرەتێکە لەگەڵ مەحرەمێکی دەیەوێت سەفەر بکات یاخود ئافرەتێک لەگەڵ مەحرەمێک کە پێشتر حەجی کردووە یاخود سێ کەسن بەیەکەوە دوو ئافرەت لەگەڵ پیاوێک کە مەحرەمی یەک بن دەتوانن ئەم جۆرانە هەڵبژێرن لە سیستەم و دوایەوەی جۆرەکەی هەڵبژات چەند داواکاریەکە کە دەتوانێت پڕیکاتەوە بۆ نمونە شوێنی نیشتە جێبوونەکەی پارێزگا و قەزا و ناحیەکەی پڕ دەکاتەوە چەندین داواکاریکەیە کە هەموو زۆر بەڕوونی ڕوون کراونێتەوە دەتوانێت پڕیان بکاتەوە و داواکارێکی پێشکەش زۆر باشە هاوڵاتی زۆر لەو بارەیەوەشەوە هەر پرسیار هەیە و پرسیارمان ئاراسە دەکا ئەگەر هاوڵاتیەک بۆ نمونە گەنجێک تەمەنی خوار 25 ساڵ بێ ئایا دەتوانێت ئەو فۆرمە پڕ بکاتەوە ئافرەتێکە محرەمی لەگەڵدانی و دەیەوێت سەفەری حەج بکە ئایا دەتوانێت ئەم فۆرمە پڕ بکاتەوە و ئەگەر دوو کەس بن واتە ژن و مێردێک بن تەمەنیان لە 25 ساڵ کەمتر بێ ئایا دەتوانن ئەو فۆرمە پڕ بکەنەوە؟ تەمەنی دیاریکراو بۆ پێشکەشکردنی داواکاری بۆ فەریزەی حەج بە جێرەی جۆرەکە دەگۆڕێت بۆ نمونەگەر پیاوێک بە تەنها بیاوێت سەفەری حەج بکاتن ئەم ساڵ کەمترین تەمەن 25 ساڵە لەبێلانی کەم تەمەنی 25 ساڵەیە بەسەرەوە بێ اینجا دەتوانێت وەک داواکاری پێشکەش بکە وەک پیاو بە تەنها ئەگەر ئافرەتێک بە تەنها بیاوێت سەفەر ئەنجام بدە دەبێت کەمترین تەمەنی 45 ساڵ بێ یا 45 ساڵ بەسەرەوە دەتوانێت داواکاری پێشکەش بکات ئەگەر داواکاریەکەش دوانی یا سیانی بێ دەبێت لانی کەم یەکێک لە داواکارەکان تەمەنیان 25 ساڵ و بەسەرەوە بێ و داواکارەکەی تر یاخود دوو داواکارەکەی تر دەکرێت تەمەنیان خوار 25 ساڵیش بێ بەڵام نابێت لە 18 ساڵ کەمتر بێت. زۆر باشە واتە گەنجێک کە ژن و پیاوێک تەمەنیان خوار 25 ساڵ بێ ناتوانن فەریزەکە ئەنجام بدەن ئەگە هەردووکیان خوار 25 ساڵ بن نەخێر بەڵام ئەگەر یەکێکیان 25 ساڵ بەسەرەوە بێ ئەوەی تر خوار 25 بێ دەتوانێت داواکاری پێشکەشکە بەڵام نابێت لە 18 ساڵ کەمتر بێت. زۆر باشە قۆناغی دواتر دوای ئەوەی کە جۆرەکەت هەڵبژارد چێە و ئەگەر نمونەیەکیشمان پێشکەش بکەن بۆی کە هاوڵاتی بەرچاوی ڕۆشن بێ چی دەبێت هەنگاوی دواتر؟ بەر لە هەنگاوی دواتر پێم خۆشە شتێکی تر باس بکەین هەموو ئەوانەی کە پێشتر داواکاریان پێشکەش کردووە پێویست ناکە ئەمساڵ لە سفرەوە داواکاری پێشکەش بکەن هەنی وەک ئاسانکاریەک ساڵی ڕابردوو بڵێ ئەوانەی کە لە ساڵی ڕابردوو لە ڕێگای سیستەمەوە داواکاریان پێشکەش کردبوو کە وەک باسمان کرد زیاتر لە 89,000 هاوڵاتی بوون ئەم ساڵ پێویست ناکە هەموو زانیاریەکان لە سفرەوە تۆمار بکاتەوە لە سیستەم بەڵکو داخلی سیستەم دەبێت لە بەشی داواکاریەکانم
چونە ژوورەوە دەکاتن جا چونە ژوورەوە کە دەتوانێت لە ڕێگای ئەپلیکیشنی کاردی پاسەوە بیکە کە ئاسانترین و خێراترین ڕێگایە یاخود دەتوانێت لە ڕێگای ژمارە مۆبایلیشەوە بیکات کە چونە ژوورەوەی ئەنجامدا داواکاریەکەی پێشتری دەبینێ کلیکێکی لێ دەکات دەیکاتەوە لەسەرەوە بەشێک زیاد بووە کە بریتە لە دووبارە پێشکەشکردنەوە دووبارە پێشکەشکردنەوە دەکا هەموو ئەو فۆرمەی کە پار پڕی کردبەوە هەموو زانیاریەکان دێتەوە بەردەستی وەک خۆی ئەگەر شتێک گۆڕابێ بێوێ زانیاریەک بگۆڕێ بۆ نمونە کارتی نیشتیمانی نەبووە گۆڕیوێتی یا پاسپۆرتی گۆڕیوە یا هەر زانیارێکی کە گۆڕابێ دەتوانێت لەوێ ئەبدەیتی بکاتەوە و نوێی بکاتەوە پێشکەشکردن بکە ئەگەر هیچیشی نەگۆڕابێ ڕاستە خۆ دەتوانێت هەموو بەشەکان تێپەڕێنێ و داواکاریەکە پێشکەش بکە. زۆر باشە سەبارەت بە داتا و ئامارەکان ئەوەی کە هیچ ساڵی ڕابردوو بووە ناوەکەی خۆی تۆمار کردووە ئەم ساڵ دووبارە داواکاری پێشکەش کردوەوە هیچ ژمارەیەک و داتایەک و ئامارەکەیە لەبەردەست؟ بەڵێ داتامان لەبەردەستە ئەم ساڵ بۆ ئەم ساڵ تاکو ئێستا کە قسەی تێدا دەکەن 4806 داواکاری پێشکەش کراوە لە ماوەی 28 کاتژمێری لە ماوەی بەڵێ 28 کاتژمێر تۆزە زیاتر لەمە لە دوێنێەوە ینی کە سیستەم کراوەتەوە لە 21 مانگەوە 4806 داواکاری پێشکەش کراوە کە هەندێک لەو داواکاریانە دوانین وەسیانین ینی ژمارەی داواکارەکان زیاتر لە 4800 داواکار ئەوە تەنها ئەو کەسانن کە داواکاریەکەیان پێشکەش کردووە. بەڵام شتێکی تریش هەیە کە پێم خۆشە دواتر باسی بکەین لە فۆرمەکە کە ئەخیر خۆتووە هەموو زانیاریەکانت پڕ کردەوە پاشەکەوتی دەکەی دەتوانی ئەم داواکاریت پاشەکەوتکەی خەزنیکەی لای خۆت بەڵکو دوایی ئەگەر گۆڕانکاریەکت پێویست و بێەوە سەری بیگۆڕی ئەگەر هیچ گۆڕانکاریەک پێویست نەبوو دەتوانی ڕاستەخۆ پێشکەش بکەیت ینی ئەمە دوو دۆخمان هەیە لە بۆ هەر داواکاریەک لە ناو سیستەم سەرەتا کە هەموو داواکاریەکانت پڕ کردەوە پاشەکەوتی دەکەی دواتر پێشکەشی دەکەی زۆرێک لە هاوڵاتیان بەداخەوە جیاوازی ئەم دوو شتیان نەزانیوە تا ئێستا بۆیە تا ئێستا تقریباً لە زیاتر لە 6,000 داواکاری دروست کراوە بەڵام تەنها پاشەکەوت کراون و نەنێردراون بۆ بەڕێوەراتی گشتی حەج و عومرە جا ئەوەش گرینگە کە ئاماژەی پێ بکەین ئەگەر داواکاریەک تەنها پاشەکەوت کرابێ ئەو مانای ئەوە نیە تۆ هێشتا داواکاری پێشکەش کردووە دەبێت ئەو داواکاریە پێشکەشکەی جا دەچێتە بەردەستی وردبینەکان و وردبینی بۆ دەکرێت و دەچێتە ناو تیر و پشت ینی ئەوە کێشەیە کە هاوڵاتی لی ئاگادار نەبووە 4,000 کەس وابزان ڕێژێکی زۆرە کە سەیڤیان کردبێ و نیان ناردێ باکیدی جا لە بۆ ئەوەش ینی پێویست ناکە نیگەرانی دروست بێت ناو هاوڵاتیان دەتوانێت زۆر بە ئاسانی بچێتەوە سەر ماڵپەڕەکە سەر سیستەمەکە حج.gov.kr دەچێتەوە بەشی داواکاریەکانم لەوێ تەمەشای داواکاریەکەی خۆی بکاتن ئەگەر نووسرابێت پاشەکەوت کراوە ئەوە ینی هێشتا نەیناردۆتە پێشەوە پێویستە بیکاتەوە پێشکەشکردن بکاتن کە پێشکەشکردنی کرد ئەو کاتە داواکاریەکەی پێشکەش دەبێ و دەچێتە ناو تیر و پشک. زۆر باشە سەبارەت بە وردەکاری و زانیاریەکانی ناوی ناو ئەوەی کە کەسێک دەهەوێت بۆ خۆی ناوی خۆی تۆمار بکات چی شتێکن ئەگەر بە نمونەیەک پیشانمانی بدەیت؟ ئەڵێستان نمونەیەکی تێست دەکەینەوە بۆەوەی داتای هیچ کەسێک لە بەردەست نەبێتن و دەتوانین نمونونەکە ئاوا پیشاندەین کە کەسێکە بۆ نمونەوە داواکاری منە پار پێشکەشم کردووە لە سیستەم داواکاریم پێشکەش کردووە ئێستا دەمەوێت دووبارە پێشکەشکەمەوە پێویست ناکات لە سفرەوە دووبارە وەک باسمان کرد داواکاری پڕکەمەوە زۆر بە ئاسانی دەچمە سەر سیستەمەکە دەچمە سەر بەشی داواکاریەکانم لێرە لێم دەپرسێت چوونە ژوورەوە بە ڕێگایەک ئەنجام ئەو کاتی ژیوپیئێنەکەت پێناسی دیجیتاڵی هەت پێویست دەبێت؟ بەڵێ باکیدی ئەگەر پار پڕم کردبێتەوە لێم دەپرسێ ئێستاگەر بۆ نم نەچونە ژوورەوە بە کێئارتی پازیان بە ژمارە مۆبایل بکەین لێم دەپرسێ پێناسی دیجیتاڵیەکەم چییە؟ ژمارە مۆبایلەکەم ئەوەی کە پار پێم پڕ کردێتەوە بۆ نمونە ئەگەر ئێستا ئەمە زانیاریەکان پڕ بکەینەوە ئەگەر لە پێناسی دیجیتاڵ یەکەم کە پڕم کردەوە داوای ژمارە مۆبایلەکەشم لێ دەکە دواتر کە بەردەوام بوون دەکەین کۆدێکمان بۆ دەنێرێتەوە بۆ مۆبایلەکە کۆدێکی شەش ژمارەیە ئەو کۆد ئەو ژمارەی کە ئەو ژمارەی مۆبایلی کە تازە داخلمان کرد جاگەر ئەلێرە ئەو ژمارە مۆبایل و ئەو پێناسی دیجیتاڵیە لە سیستەم بوونی نەبێ لێرە پێ دەڵێ هیچ داواکاریەک نەدۆزرایەوە
دەبێت بە مەزبوطی ئەو ژمارە مۆبایلەی کە داواکاریەکەت لەسەری پێشکەش کردووە ئەو پێناسی دیجیتاڵی کە هەبووە هەردووچی بە مەزبوطی داخل بکەیت واگەر لە ڕێگای کێاردی پاسیشەوە بیکەی و کاتە ڕقم مۆبایل و کۆدگەڕانەوەشی ناوێت ڕاستەخۆ لە ڕێگای ئەپی کێاردی پاسەکەەوە چونە ژرۆ ئەنجام دەدەی و داواکاریەکانی خۆت دەبینی جا لێرە ئەگە من ئەو شەش ژمارەی کە لە بۆم هاتەوە داخلی بکەم ئێستا چوینە سەر بەشی داواکاریەکانم داواکاریەکەی پاری خۆم دەبینم پێشتر ئامادە بۆ تیر و پشک بەڵام ناوم دەرنەچوە ئێستا دەچینە سەر بمبورە ئەگەر پێشتر ئامادە نەبوو بێ و کێشەیەکی هەبوو بێ دەنووسێت ئامادە نەبوو بۆ تیر و پشک یاخود کێشەی هەیە بۆی هاوڵاتەکە بزانێ جا ئەوانەی کە هاوڵاتیان کە وەگوتم ئەوە سیستەمی تێستە بۆیە دۆخەکەی بەو جۆرە دەبینێ ئەوەی کە هاوڵاتیان دەیبینن یاوەتە ناوی دەرنەچوە بەشی زۆریانەوەیە کە ناویان دەرنەچوە وانەی کە دەرچوونە ناتوانن جارێکی تر داواکاری پێشکەش بکەنەوە ئەوانەشی کە وەک یەدەگ ناویان دەرچووە پێویست ناکە داواکاری پێشکەش بکەنەوە چونکە ئەمساڵ بە بڕیارێکی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئەوانەی کە پار وەک یەدەگ ناویان دەرچوو بوو هەمویان دەنێردرێن بۆ حەج لە وەک دەرچوو هەژمار دەکرێت پێویست ناکە دووبارە فۆڕم پڕ بکەنەوە ئێستا بۆ نموناگەر هاوڵاتیەک بێت کە پار ناوی دەرنەچوە لە تیر و پشک دەبینێت دۆخەکەی دەڵێت دەرنەچووی لە تیر و پشک فۆرمەکە دەکاتەوە ئەوە هەمان فۆرمی پارەتی داواکاریەکەی پارەتی هەموو زانیاریەکانی تێدایە دەچێت لە بەشی سەرەوە دووبارە پێشکەشکردن هەیە دووبارە پێشکەشکردنەوە دادەگرێت هەموو زانیاریەکان کە پار هەڵی بژاردووە بۆی هەڵبژێردراوە گریمان من ئێستا هیچ زانیاریەک ناگۆڕم وەک هاوڵاتی تەقدیمی دەکەمەوە پێشکەش دەکەم دواتر دادەگرم لێرە مەرج و ڕێساکانمان پیشان دەدا پێت دەڵێ بۆ نمونە دەبێ هاوڵاتی دانیشتوی هەرم بێ دەبێ 25 ساڵ کەمتر نەبێ پێناسی دیجیتاڵی بێ هەموو ئەو زانیاریانە زۆر گرینگە کە هاوڵاتیان بە وردی بیخوێننەوە کە لە بەشی ڕێنماییەکانیش هەموو ئەو زانیاریانە هەیە زۆربەی ئەو پرسیارانەی کە هاوڵاتیان بۆیان دروست دەبێ وهانا دەبن بۆ بنکەکان بۆ بەڕێوەبەرەتەکانی حاجیا بۆ هەر شوێنێکی تر دەتوانین بڵین 100 تیش ئەگەر نەیدۆزنەوە 90 بەسەرەوەی زانیاریەکان لێرە دەدۆزنەوە لە بەشی ڕێنماییەکان و لە بەشی پرسیارە دووبارە بۆکان ئێستا بۆ نمونە من ئەو زانیاریانە هەمووی تەواوە کێشەی نییە دواتر دادەگرم پێم دەڵێ ئەو داواکاریەم پێشتر کە هەڵمژاردووە پیاو بە تەنها بووە هەولێر ناوەندی هەولێر زمانی پەیوەندیەکەم کوردی هەڵبژاردووە پێناسی دیجیتاڵ یەکەم جۆری خوێنم ناوی سیانی دایکم ژمارەی مۆبایلم پاسپۆرتم هەموو ئەو زانیاریانەی کە پڕم کردێتەوە ئێستا لەبەردەستم بە حەزری هەیە ئەگەر پێویستکە یەکێک لە زانیاریەکان بگۆڕم بۆ نمونە پاسپۆرتەکەم بەسەر چوو بوو ئەم ساڵ پاسپۆرتی نوێم دەرهێناوە زۆر باساین دەتوانی پاسپۆرتەکەت بسڕی و پاسپۆرتێکی نوێ هاوپێت بکەوە ئەگەر هەموو زانیاریەکان تەواو بن هیچ کێشەیان نەبێ دواتر دەکەی و لە کۆتاییدا وەک باسمان کرد پاشەکەوتکردن دەکەی سەرەتا ئێستا من ئەو داواکاریم پاشەکەوت کرد هێشتا نەم نردووە بۆ ناو تیر و پشک یعنی ئێستا ئەو داواکاریەی من هەموو شتەکانم پڕ کردێتەوە پاشەکەوتم کردووە لەوانەیە پێویستکە دوو ڕۆژی تر بگەڕێمەوە سەری زانیاریەک بگۆڕم شتێک بگۆڕم ئەگەر هیچ شتێک پێویستی بە گۆڕان نییە دەچی لەسەرەوە پێشکەشکردن یعنی زۆرینەی هاوڵاتیان 4000 کەس کلمەوەی ئەو دوو ڕۆژە ناوی خۆیان تۆمار کردووە پێشکەشکردنیان نەکردا تەنها پاشەکەوتیان کردو و لی گەڕاوە جا زۆر گرنگە کە بێەوە سەر داواکاریەکەت پێشکەشکردنی داواکاری بکەیت بەڵێ ئایا دڵنیایت بەڵێ پێشکەشم کرد ئێستا ئەو داواکاری من نێردراوە بۆ پشکنین و دوای ئەوەی کە لە وردبینیەکان پشکنینی بۆ دەکرێت ئەگەر هیچ کێشەیەکی نەبێ ئامادە دەبێت بۆ تیر و پشک زۆر باشە زۆر جار هەندێک ئیشکال بۆ ئەم بابەتانە دروست دەبێت بە تایبەت ئەگەر کەسێک وێنەکەی خۆی بە جوانی نەگرتووە یاخود پێناسەکانی کارتی نیشتیمانی یاخود پاسەپۆرتەکەی وێنەکەی بە دروستی نەگرتووە کێشە بۆ ئێوە دروست دەکات ئێوە ڕێنماییتان چێ لەوبارەیەوە بەدڵنیاییەوە جا ئەو داواکاریانە کە پێشکەش دەکرێت هەمووی دەچێتە لای وردبین لە بەڕێوەبەراتیەکانی لە ئۆفیسەکان و نووسنگەکانی حەج و عومرە کە لە هەر چوار پارێزگا و هەر چوار ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان نووسنگە هەن لە هەموو ئەو شوێنانە بە گوێرەی ئەو زانیاری دانیشتوانەی کە لێرە پڕت کردوێتەوە بۆ نمونە دانیشتووی کوێی هەولێر قەزغای هەرناوەندی هەولێر هەڵبژار داواکاریەکەی من دەچێت بۆ نووسنگەی حەج و عومرەی هەولێر لەوێ وردبینی دەکرێت بۆ نمونە ئایا ئەو پاسپۆرتەی کە هاوپێچم کردووە تەواوە کارتی ناشتمانیەکە تەواوە پێشتر حەجم کردووە یان نا ئەو دیتێڵانە ئەو زانیاریانە هەمووی چێک دەکرێتەوە
ئەو کاتە داواکاریەکە پەسەند دەکرێت. جا ئەگەر ئەو زانیاریانە وەک باست کرد بە ڕێزیشت ئەگەر وێنەکە مەزبوط نەبێ ئەگەر وێنەکە کارتی نیشتیمانیەکە هی خۆی نەبێ هاوپێتی کردبێ ئەو داواکاریە ناچێتە ناو تیر و پشک دووبارە دەگەڕێنرەوە بۆ هاوڵاتەکە دەبێت زانیاریەکان ڕێککاتەوە ئەو کاتە دەچێتە ناو تیر و پشک. جا زۆر گرنگە هاوڵاتیان لە کاتی هاوپێچکردنی بەڵگەنامەکان ڕسمی وێنەیەکی مەزبوط و کوالیتی بەرز هاوپێچ بکەن و بە تایبەت وێنەی ڕوخسارەکەش وێنەی ڕوخسارەکە هەر هەمان ئەو وێنەی ڕوخسارەی کە هاوپێچی دەکەی بەکاردێتەوە بۆ ڤیزای حەجەکەت ئەنی هەر هەمان وێنەیە دەنێردرێ بۆ سعودیا و ڤیزەکەی لەسەر دروست دەکرێتن. زۆر هاوڵاتی هەیە ینی وێنەکانی وێنەی خۆیەتی بۆ نمونە لە مۆڵێک ڕسمی گرتووە لە سەفرەیەک ڕسمی گرتووە هاوپێچی ئەوانەشی تێدایە ئەو ڕسمانە هاوپێچ دەکاتێت زۆر گرنگە کە هاوڵاتیان وێنەیەک هاوپێچ بکەن وێنەیەکی معاملات بێ ینی ئەگەر وێنەیەکی معاملاتی شت لە بەردەست نەبێت دەتوانی لە بندیوارێک کە پشتی سپی بێ ڕسمێک بە جوانی بگریت کە تەنها سەر و بۆ نمونە تایرەی سنگدار بچێت و پیاسی وێنەکەش دیارە پیاس شتەکە لە کاتی پێشکەشکردنەکە هەموو زانیاریەکانی تێدا کە پێویستە قیاسەکانی چۆن بێ پشتی سپی بێ عینەکی لە چاو نەبێ بۆ نمونە هەموو زانیارەکان نووسراون زۆر گرنگە کە هاوڵاتیان ئەم زانیاریانە جێبەجێ بکەن. زۆر باشە بۆ بابەتی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان ئەمە مەرجەکەی چۆنە ئەگەر من بمەوێت وەکو کە سوکاری شەهیدان ناو تۆمار بکەم هەڵبەتە دەبێت شتێکی جیاوازتر هەبێت یاخود ڕێنمایەکی جیاواز هەبێت دەبێت جێبەجێ بکەم اینجا قبول دەکرێت. ڕێنمایەکانی ئێوە وەکو فەرمانگا یاخود وەکو ئەم سیستەما چۆنە بۆ ئەوەی کە سوکاری شەهید و ئەنفالکراوان جێبەجێ بکەن؟ ڕێنمایەکان ئەو ڕێنمایانە لە بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەوە دانراون یعنی ئەو ڕێنمایانەی کە ئێمە باسی دەکەین لێرە و جێبەجێ دەکەین ئەوانە هەموو ڕێنمایی بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەن و ئەو شتێک کە بەدەر لە هاوڵاتی ئاسایی ئەو شتانەی کە پێویست وە بەدەر لەوانە کە پێویستە بۆ نمونە بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان پشتگیریەکە لە کە دەبێت هاوڵاتی تەنها کە سوکاری پلەیەکی شەهیدان دەتوانن داواکاری پێشکەش بکەن وەک کە سوکاری شەهیدان و پێویستە بەدەر لەو شتانەی کە باسمان کرد پاسپۆرت و کارتی نیشتیمانی و کارتی زانیاری وێنە و پێناسی دیجیتاڵی پێویستە کە پشتگیریەکیان هەبێ ئەو پشتگیریەش لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری شەهیدان کە لە هەموو پارێزگاکان بەڕێوەبەراتی گشتی کاروباری شەهیدان هەیە کە سوکاری سەربەرزی شەهیدان سەردانی ئەم شوێنانە دەکەن داواکاریەک وەردەگرن ئەم داواکاری هاوپێچی سیستەم دەکەن لەگەڵ داواکاریەکانی تر زۆر گرنگە ئەو هاوپێچەش وەک خۆی لە شوێنی خۆی بهێندرێ بۆ نمونەکە بۆ بەڕێوەبەراتی گشتی کاروباری شەهیدان پاڵپشتی دەداتن بۆ کە سوکاری شەهیدان پێویستە لە هەمان شوێنەوە داواکاریەکە بهێندرێ هەیە بۆ نمونە لە پار هەبووە لە جیاتی وەرگرتنی پشتگیری نامەی پشتگیری لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری شەهیدان ناسنامەی شەهیدانی هاوپێچ کردبوو ئەوانە بەشێکی زۆریان دەگەڕێندرێنەوە دیسان لایەن وردبینەکانە دەگەڕێندرێنەوە دەبێت دووبارە سەردانی شوێنەکان بکەن جا بۆ ئەوەی هەم کار لە خۆیان قڕز نەکەن و نەبێتە چەند ئیش وا باشترە هەموو بەڵگەنامانەی کە پێویستن وەک خۆیان هاوپێچ بکرێن. زۆر باشە هیچ داتا و ئامارێک لە بەردەست هەیە وەکەوەی کە ئەم ساڵ چەند کەس ناوەکەی خۆی تۆمار کردووە و نردنی کردووە ساڵی داهاتوو ئەوانەی کە ناویان دەرنەچوو بوو نردنیان کردبێتەوە داتا و ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ داتاکان داشبۆردێکمان لەبەردەستە کە هەموو ئەو زانیاریانەی کە باسمان کرد داواکارەکان چەند داواکارمان هەیە چەند داواکاریمان هەیە چەندی پێشکەشی کردووە چەندی پاشەکەوتی کردووە چەندی تەمەنیان لە چ جۆرێکە چ پۆلێنێکیان هەڵبژاردووە لە ڕێگای ئەم داشبۆردەوە هەموو زانیاریەکانمان لەبەردەستە بۆ نەگەر تەمەشا بکەین دەبینین تا ئێستا کە ئەم بەرنامەیە تۆمار دەکەین 4970 داواکاری پێشکەش کراوە کە 6959 داواکار لە خۆ دەگرێت یعنی ئێستا ئێمە لە بۆ 4970 داواکار 6959 داواکارمان هەیە وەکو ئەوەی کە گوتت هەیە دوو کەسی و سێ کەسی بەزابەت چونکە بۆی ڕێژەکەی بەرز بووتەوە بەزابەت هەندێکمان هەیە لە جۆرەکان و خۆمانزانی و باست کرد دوانیە هەندێکیشیان سیانینە بۆ ژمارەی داواکاریەکان بە هەمیشە لە ژمارەی داواکارەکان لە داواکاریەکان زیاترە و ئەوە تەنها ژمارەی ئەو داواکاریانەیە کە پێشکەش کراون بەڵام ئەوانەی کە تا ئێستا فۆرمەکانیان پڕ کردێتەوە بەڵام تەنها پاشەکەوتکردنیان کردە 5968 داواکاری هەیە
کە تەنها پاشەکەوتی کرد ڕێژەکەی زۆرە زۆر ینی ئەمە دوایی نابێتە کێشە بۆ ئێوە دوای ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەوانە دەکەن ساڵی ڕابردوو چۆن مامەڵەتان لەگەڵ کرد ئەمانە ساڵی ڕابردوو لە ڕێگای کەناڵەکەی بەڕێزیشتانەوە باسی ئەو شتەمان کرد لە ڕێگای چەندین کەناڵیکەوە لە ڕێگای سوشەڵ میدیاوە باسمان کرد کە پێویستە هاوڵاتیان بچن دووبارە چونە ژوورەوە بکەن و پێشکەشکردن بۆ داواکاریەکانیان بکەن چونکە ئەگەر پێشکەشکردن نەکەن ناچێتە ناو وردبینی و ناچێتە ناو تیر و پشکیشیانیانە بێبەش دەبن لە تیر و پشک بەڵام ساڵی پار بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە لە خولەکەکانی کۆتایی کە بینیمان هێشتا چەندین هەزار کەس هەبوون کە تەنها پاشەکەوتیان کرد بوو پێشکەشکردنیان نەکردبوو ئێمە لە ڕێگای سیستەمەوە پێشکەشکردنی داواکاریەکانمان بۆ بە شێمەی تۆماتیکی بەڵام ئەمە ساڵی پار بوو کە لە خولەکەکانی کۆتایی بین و نەمانویست ئەم چەند هەزار کەسە بێبەش بن بەڵام ئەم ساڵ وا باشترە هاوڵاتیان لە ئێستاوە خەمی خۆیان بخۆن داخلی چونە ژوورەوە بە ینی ئەم ساڵ ئەگەر هەیە ئەم ئۆفەرە نەمێنی لەوانەیە نەبێ ینی ئۆفەرێک بوو پاردرا باکیتی ئەمە ینی بە هەموو شوێک دەمانێت ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکەین بەڵام ئەمە شتێکە کە لەوانەیە شتێکی دروست نەبێت کە ئێمە بیکەین چکە لەوانەیە داواکاریەک هەبێ پاشەکەوتی کردووە بە حەقیقی پاشەکەوتی کردووە ناوێت جارێ پێشکەشکە لەوان دەیەوێت دواتر شتێک بگۆڕێ اینجا پاشەکەوت ڕەنگە هەش بێکان ئاگادار نەبێ ڕەنگە هەبێ ئاگادار نەبێ بە بۆنەی ئۆفەرەکەی ئێمەوە کاراسانی بۆ کراوە بەڵام لەوانەیە هەبێ پاشەکەوتی کردبێ بەس ڕێژەکەی زۆرە ڕێژەکەی سەدا نزیک بە 55 ینی 154.8 تا ئێستا تەنها پاشەکەوتی کردووە یعنی بۆ زۆر ئامارەکانیەوە دەکەین کە بچنەوە دیسان پێشکەشکردم ئامارەکانی کە چیمان ئامارەکانی کە لەو 4900 داواکاریە کە گوتمان 6959 تقریبا نزیک 7000 هاوڵاتی داواکاریان پێشکەش کردووە لەو 7000 داواکارە 4700یان داواکاری پارن ینی پاریش فۆرمیان پڕ کردوەوە ئێستاش هاتوونەتە سەر هەمان سیستەم داواکاریەکەیان دووبارە پێشکەشکردنەوەیان کردووە 2259یان داواکاری نوێن ئەوانە پار داواکاریان پێشکەش نەکردبوو ئەم ساڵ لە نوێ داواکاری خۆیان پێشکەش کردووە و 2705 داواکاری لەو 4900 لە ڕێگای ژمارە مۆبایلەوە چونە ژوورەوەیان کردووە 2212شان لە ڕێگای ئەپلیکیشنی کاردی پاسەوە چونە ژوورەوەیان کردووە و ڕێژەکان بۆ نمونە بۆ پیا و ئافرەت لە 161.7 پیاوە تا ئێستاوانی کە پێشکەشیان کردووە 4292 پیا و پێشکەشیان کردووە 2667 ئافرەتیش داواکاریان پێشکەش کردووە تەنها دوێنێ 2804 داواکاری پێشکەش کراوە تا 12 شەو ئەمڕۆ تا ئێستا 2113 داواکاری پێشکەش کراوە جاوە چەندین داتای تر لە خۆ دەگرێت بۆ نمونە هاوڵاتیان چەند هاوڵاتی بوون ئەو داواکارێنێک کە پێشکەشکراون چەندی کە سوکاری شەیدانن چەندی پزیشکانن و هەموو جۆرەکانی ترش و لە ناو جۆری هاوڵاتیش هەموو پۆلێنەکان کە باسمان کرد پیاو بە تەنها ئافرەت بە تەنها جۆرەکانی تر هەمووی لێرە داتاکان لەبەردەستە بۆ نمونە پیاو بە تەنها تا ئێستا 147.8 داواکاریەکانی لەخۆگرتووە 2291 کەس و ئافرەتێک لەگەڵ مەحرەمێکی 135 داواکاریەکانە کە 1698 داواکار و زانیاریەکانی زۆر باشە دەستان خۆش بێ وڵام من ماشڵات داتا و ئامارەکان زۆر ورد و دقیق بوون من پرسیاری دیکەم نەما ئەگەر جەنابتان شتێکی دیکە بتان هەوێت لە ڕێگەی کەناڵی پەیامەوە بە هاوڵاتیانی بگەێنن یاخود بۆ کەسانی بگەێنن کە خوازیاری پرۆسی حەجن ئێمە دەرگامان واڵەیە بۆی کە پەیامەکانی ئێوە بگەین و لە خزمەت داین لە شان ساغ وڵات جا هەر کە باسمان کرد ئەو چەند خاڵی کە باسمان کرد زۆر گرنگ بوو یەکەوەی کە پاشەکەوتکردن بەس نییە پێویستە پێشکەشکردن بکرێت بەڵگەنامەکان پێویستە بەڵگەنامەی دروست و تەواوت پێشکەش بکرێت وێنەی ڕوخسارەکە زۆر زەڕورە کە وێنەیەکی ڕوخساری مەزبوط کە وێنەیەکی معاملات بێ و دواتر دەست بدا بۆ ڤیزا پێشکەش بکرێت و ئەوانەشی کە پار تەقدیمیان کردبوو نەکرد پار تەقدیمیان خاڵێکی تریش ڕاست یەک لەو خاڵانەی کە دەماویست باسی بکەین ئەوەیە کە ئەوانەی کە پار تەقدیمیان کردبوو و ناویان دەرچوو ئێستا لە ڕێگای سیستەمەوە هەر ناتوانن تەقدیم بکەن چونکە لە سیستەم هەیە کەوانە سەفەری حەجیان کردووە و ئەوانەی کە پێشتر پێش بەردەستبوونی ئەو سیستەمە ناوی خۆیان تۆمار کردبوو لە ڕێگای فۆرم و کە دواتر نادرابوو بۆ حەج و عومرە ئەوانەش هەموو داتاکانیان لە ناو سیستەم بەردەستە
و هەر کەسێک کە داواکاری پێشکەش دەکات لە کاتی وردبینی ینی زۆر بەڕوونی دیارە چێ پێشتر سەفەری حەجی کردووە لە ساڵی سەندیش سەفەری حەجی کردووە ینی ئەوانە هەمویان ڕەفز دەکرێنەوە و داواکاریانە بۆ ئەوەی چانسی زیاتر بدرێت بۆ ئەو کەسانێک کە تا ئێستا سەفەری حەجیان نەکردووە ینی زۆر گرنگە ئەوانەی کە پێشتر سەفەری حەجیان کردووە ئەم هەلە بەجێبێڵن بۆ ئەو کەسانەی کە تا ئێستا سەفەریان نەکردووە بەجێشیان نهێڵن لە وردبینی هەردەگیرێن و هەر ڕەفز دەکرێنەوە جا وا باشترەکە ئەو چانسە بدرێ بۆ کەسانەی کە تا ئێستا سەفەریان نەکردەوە بە خۆمان دەزانین ژمارەیەکی زۆری خەڵک حەز دەکا سەفەری حەج بکە ژمارەی کورسیەکانی زۆر سنووردارن پێویستەکە ئەو هەلە بە مەزبوطی بێ و ئەگەر سەفەرێکت کردووە لە جارێک چانس بدەیە کەسانی تر کە سەفەریان نەکردو. کاکە کار سەبارەت بە پرۆسەکە تەنیا بۆ 1 ساڵە یاخود بۆ 2 ساڵە؟ ساڵی پار بۆ 1 ساڵ بوو ئەوە بوو کە ناونووسین کرا و ئەو تیر و پشکەی کە کراش تەنها بۆ ئەم ساڵ بوو 2026 کە سەفەری حەج ئەنجامدرا بەڵام ئەم ساڵ بە بڕیارێکی وەزارەت لەگەڵ هەماهەنگی کە لەگەڵ فەرمانگی تەکنیکی زانیاری کە ڕێک کەوتین وا باشتر بوو کە بۆ 2 ساڵ تیر و پشک بکرێتن ینی ئەو ساڵ کە هاوڵاتیان ناوی خۆیان تۆمار دەکەن بۆ حەجی ساڵی 2027 و حەجی ساڵی 2028 تیر و پشک لەسەر هەمان ناو دەکرێت ینی بۆ ساڵی داهاتوو ناونووسین ناکرێتەوە ئەم ساڵ کە ناونووسین دەکرێت بۆ 2 ساڵ تیر و پشکی لەسەر ئەنجام دەدرێت بۆیە هاوڵاتیان گرنگە ئەوانەی کە خوازیاری سەفەری حەجن بەڵام بۆ نمونە بۆ ساڵێکی تریش پلانیان نییە بچن بۆ ساڵی 2028 پلانیان هەیە گرنگە کە ئەم ساڵ ناوی خۆیان بنووسن چونکە بۆ 2 ساڵ تیر و پشک دەکرێت. زۆر باشە دوای ئەوەی کە تیر و پشکەکە کرا منێکی هاوڵاتی دەزانم ناوم بۆ ساڵی 2027 دەرچووە یاخود بۆ 2028 دەرچووە ئەوە لە ڕێنمایەکان ڕوون دەکرێتەوە لە کاتی تیر و پشک لە کاتی ئەنجامدانی تیر و پشک هەموو ئەوانەی کە بۆ ساڵی 2027 ناویان دەدەچێت و کورتەنامەیان بۆ دەچێت ئاماژەی پێ دەدرێت کە بۆ کام ساڵ ناوی دەرچوە وانەی بۆ 2028 هەر بەمانشەوە ئاماژەیان پێ دەکرێت یەک خاڵی تریش کە ئاماژەی پێ بکەین ئەوانەی کە ساڵی پار ناویان تۆمار کردبوو بەڵام ناویان دەرنەچوو ئەم ساڵ چانسی ناو دەرچوونیان زیاترە چونکە لە سیستەم ناویان هەیە کە دووبارە پێشکەشکردنەوە دەکەن چانسیان زیاتر دەبێت لەوانەی پێشتر واگەر ئەم ساڵیش ناوی دەرنەچێت بۆ ساڵی داهاتووتر چانسی زیاتریش دەبێت ئەولەویەت بۆ ئەو کەسانەیە ئەولەویەت بۆ ئەوانە دەبێت بۆ ئەوەی کە ئەو کەسانەی کە چەند ساڵە ناو تۆمار دەکەن و خوازیاری ئەوە ناویان دەربچێت چانسیان زیاتر دەبێت بۆ دەرچوون لە تیر و پشکەکان. دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم کاکە کارم حوسین جێگری بەڕێوەبەریشی کاری و ژیری دیجیتاڵی لە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری زۆر سپاس دەکەم زۆر سپاسی فەرمانگەش دەکەم کە دەرگایان بۆ واڵا کردین ئەمە چەندەم جارە ئێمە دێنە ئێرە پێشوازی گرممان لێ دەکەن بە سنجی فراوانەوە داتا و ئامارەکانی خۆتان بە ئێمە دەدەن زۆر سپاسان دەکەین بە هیوای ئەوەین کە ئەم بەرنمەیە بوو بێتە بەرچاوڕوونی و بەرچاوڕۆشنی بۆ تەواوی هاوڵاتیان و خوازیارانی حەج خوای گەورە بە نسیبی هەموو لایەکی بکات لە کۆتاییدا دەڵێم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.